بەخێراتنی میوانەکانەکەم حەزەکەم پێشەوەی دەست پێ بکەم باسی ئەوە بکەم کە پرسی شکستی وڵات لە ماوەی 5 ساڵی پێشوە زۆر بووەتە پرسێکی گرنگ بووە خەڵکی بەتایبەتی ئەوانەی کە لێکۆڵینەوەکەن لەسەر گەشەکردنی ئابووری و گەشەکردنی کۆمەڵایەتی لە بارودۆخێکە کە هەنێ وڵات زۆر بە وڵاتی شکست خواردوو دامرێن کە سەرڕایەوەی کە ئەمریکا و زۆر وڵاتی تر جاری وایەوە بەرهێنانێکی زۆر لە وڵاتانەکەن بەڵام ئەو وڵاتانە سەرڕای ئەو هەموو پارە سەرفکردن و ئەو هەوڵدانانە ئەو وڵاتانە شکستیان خواردۆ و پێشی ناچێ کە دەواازەی یاڕووناکی لەو شکست خواردنا دیار نییە لە وڵاتانە زۆر وڵاتی ناسراون وەکو یەکێک لە وڵاتانە پاکستانە بۆ نمونە سوودان یەکێک لەوان کۆنگۆ لە وڵاتانەیە ئێستاکەی خۆمان کە ئیبینین یەمەن و سووریا و عێراق لەو بە وڵاتی شکست خواردوو دامرن من دێمە سەرم باسە بەڵام مەسەلەکە زیاتر لەوەوە ئەم پرسە هاتووە سەرەوەی خەڵکێکی زۆر لەسەری بنووسێ ئەوەیە کە بۆچی هەنێ وڵات هەر هەمان بواری پێشکەوتنی ئابووری و کۆمەڵایەتیان وەکو دراوسێکاریان هەبووە چی هۆکارێک وای کردووە ئەمان پێش ناکەون بۆ وڵاتی تر پێشەکەوێت ئیتر لەم مەسەلێشە ڕوانگەی زۆر هەیە ڕوانگەی ئابووری هەیە ڕوانگەی ئەنترۆپۆلۆجی هەیە ڕوانگەی جیۆگرافی هەیە من حەزەکەم بە کورتی بەهەنێ لەمانە بەم لێکدانەوانە بچمەوە لە پێش هەموو شتێکە حەزەکەم باسێکی کورتی پێوەرەکان بکەم بە پێی ئەو پێوەرە نێودەوڵەتیانە بۆ شکست خواردن یعنی چی شکست خواردن دوایەوە دێمە لێکدانەوەیەکی زۆر زیاتر هێری لەبارەی هۆکارەکانی شکست خواردنەوە لە ڕوانگەی جیاوازەوە و دوایەوە بە شێوەیەکی کورت باسێکی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەم و یەک بە کورتی هەنێ پرسیار لەبارەی کوردستانەوەکە یەک شتێک زۆر جێگەی سەرسوڕمانە بۆ من سەیری هەموو نووسەر و لێکۆڵیرەوەی ئەوروپی و ئەمریکیەکەی هیچ کەسێک مهتەم نییە بە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی شتیان کتێبێکی ئاوای نەیشنز فایلد هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە وڵاتانی شکست خواردوو حسێبەکەن بەڵام بۆ نمونە لە نیو لاپەڕە زیاتر ڕەنەیە لە پەرەگرافێک زیاتر باسی هەموو ناوچەی ڕۆژهەڵاتن ئەوە زۆر جێگەی یعنی سەرنجە لای من وڵاتی شکست خواردوو لەگەڵ مەسەلەی دەوڵەتی شکست خواردوو یا حکوومەتی شکست خواردوو چی جیاوازیەکیان هەیە پێویستەکە ئێمە ئەم دووشتە بەتایبەتی دەوڵەت و یا حکوومەت و وڵات لە یەک جیا بکەینەوە بەنسبەت حکوومەتەوە زۆر جارەیە حکوومەت احتیمالی هەیە کە شکست بخوا لە دەورانێکە بەتایبەتی لە زۆر وڵاتە حکوومەت هەڵەبژێترێ لە دەورەیەکە ڕەنگە حکوومەتێک سەرکەوتوو نەبێ بەڵام معنایەوە نییە لە دەورەی داهاتووە ئەو شکست خواردنانەی کە هەی بووە و سەر نەکەوتنانێک کە هەی بووە جارێکی تر دووبارە بێتەوە یا ڕاست نەکرێتەوە بۆیە ئەم دیاردەیە زۆر شتێکی ئاساییە لە وڵاتانەی کاڵبژاردنە بێ حکوومەتێک سەر نەکەوتووە حکوومەتی داهاتوو لە دەورەیەکی داهاتووە ڕەنگە سەرکەوتوتر بێ بەڵام وڵاتی شکست خواردوو ڕاستەکە بیرۆکەیەک یا کۆنسەپتێکی زۆر بەربڵاوترە ڕاستەکە وڵات یان نەیشن یا دەوڵات هەموو لایەنەکانی وڵاتێکگرێتەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئەمن و ئاسایشەوە لە ڕووی پەیوەندەکانی لەگەڵ وڵاتانی ترە یانین زۆر پێناسەیەکی گشتگیرترە لەوەی کە باسی تەنها حکوومەتێک بکەیت بۆیە لە پێش حەزم کرد جیاوازیەک بکەین لە بینی حکوومەت و لە بینی وڵاتە هەرچەندە نووسەری زۆر باش بۆ نمونە ئەم دوو نووسەرە کە کاتی خۆی لە IMF کاریان کردووە دارن ئەجەمەغڵو و جیمس ڕۆبنسن دوو نووسەری زۆر چاک بوون ڕسەرچەری زۆر چاک بوون لە IMF کاریان کردە ئەمان ئەڵەن نەیشن ینی وڵات بەڵام بە شێوەیەکی گشتی ڕسێرچەری تر و لێکۆڵەوەی تر ناڵێن نەیشن ئەڵەن دەوڵەت کەنتری لەبەرەوە من کە بەکارێنم لە ڕاستیەکە مەبەستم 100% نەیشن نییە بەڵام من باسی کەنتریەکەم بۆچی وڵاتێکی بۆ نمونە کەنتریەکی وەکو سۆمال شکست خواردووە یا بۆ سووریا شکست خواردووە ئەمە جیاوازیەکی تا ڕادەیەک هەیە لەگەڵ وڵاتە چونکە ئەم دوو نووسەرە کە باسی وڵاتەکەن کە وڵات شکستی خوارد زۆر بە ئاسانی جارێکی تر هەڵناسێتەوە
بەڵام دەوڵەت ئەگەر شکستی خوارد ڕێگە چارەی هەیە احتیمالە وەخت بخایەنێ بەڵام ئەگەری ئەوەی ئەم دەوڵەتە جارێکی تر هێواشە شکستەکەی کەم کاتەوە و بەرەو گەشەکردنی ئابووری و کۆمەڵایەتی بڕە ئەو ئەگەرە هەیە. پێناسەی وڵاتی شکست خواردوو بە پێی پێناسەی ڕێکخراوی فەند فۆر پیس کە ئەمان ئیندێکسێک هەموو ساڵێک بڵاوکەنەوە پێناسەیەکی تایبەتیە. ئەڵبەتە ئەمانش لە پێشە باسی ئەویانە کرد باسی وڵاتیانە کرد باسی شکست خواردنیانە کرد بەڵام چونکە شکست خواردن وشەیەکی زۆر نێگەتیڤە ئێستاکە ئەمە یەک دوو ساڵێکە ئێستاکە باسی شکست خواردن ناکەن باسی ناسکیەکەن پێڵەن فرەجایل ستەیتس لە جیاتیەوەی فەیڵد ستەیتس. فرەجایل ستەیتەکەش هەمویان کردوێتە ڕێزبەندیان بۆ کردووە. وڵاتێک زۆر ناسکە وڵاتێک کەمتر ناسکە وڵاتێک هینی وەرنینگی لەسرە وڵاتێک کەمتر وەرنینگی لەسرە لەبەر ئەوەی کە پێناسەکە لە کاتی خۆیان کە ئەکرا زۆر نەگەتیڤ بوو ئێستا ئەمانش بۆ چوونەکەیان گۆڕیوە کە تۆ وتت شکستی خواردویانی بە ئاسانی هەڵناسێتەوە بەڵام وتت ناسکە احتیمالە ساڵێکی تر بە پێی پێوەرە ئەو پێوەرانەی کە یعنی لەسەری کارەکەن احتیمالە وڵات وەزعی باشتر بێ یا چەند ساڵێکی پێ بچێت 10 ساڵ 5 ساڵ وەزع باشتر بەرەوەی ئەمانیش لە ڕاستەکەیان پێناسەکەیان تا ڕادەیەک گۆڕیوە بە پێی ئەمانە بە پێی ئەم ڕێکخراوە ئەو وڵاتە پێوترێ وڵاتێکی شکست خواردوو کە کاتێک دەسەڵاتی بەسەر ناوچەکانی وڵاتەکەیان نەبێ ینی مرکزیەتی لەدەستدا بێ بەسەر جێگەیەکە بەسەر پایتەختە دەسەڵاتی هەبێ بەڵام لە دەرەوەی پایتەخت ڕەنگ هەیە دەسەڵاتی تەواوی نەبێ دەسەڵاتی یاسایی یاوەتانەیە داهێزرا بێ یاوەتانەیە دادگا سەربەخۆیی لەدەستدا کە دادگاش سەربەخۆیی لەدەستدا معناوێ دەوڵەت وەکو ینی دەوڵەت متمانەی پێ ناکرێت لە ڕووی یاساییەوە. ئەگەر دەوڵەتێک توانای دابینکردنی خزمەتگوزاریە گشتیەکان وەکو پەروەردە و تەندروستی و خزمەتگوزاری کۆمەڵایەتی ئەوانەی لە دەستدا بێ ئەمەش یەکێکە لە پێوەرەکانی دەوڵەتی شکست خواردوو. یاوەتانێ دەوڵەتەکە ئەوەنە یەکگرتوو نەبێ کە نەتوانێت پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسیا وەکو دەوڵەتێکی سربەخۆ یا لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە بۆ منەوەکو ڕێکخراوی نێودەوڵەتیەکان وەکو IMF و وۆڵد بانک و UN و ئەوانە نەتوانێت پەیوەندیەکان ڕاگیر بکە ئەو دەوڵەتە بە دەوڵەتی شکست خواردووەدان بێ. لێکدانەوەی ئەم پێناسانە یەکیانەوەیە گەر بێت و ئەگەر سنترال ئۆتۆریتی نەبێ ئەگەر ئۆتۆریتیەکی ینی مەسم دەسەڵاتێکی سنترال نەبێ کە بتوانێت سیاست دابڕێژێ بۆ هەموو ناوچەکانی وڵات و ناوچەکانی وڵاتیش پەیڕەوی ئەوە بکەن یعنی ئەو سنترال ئۆتۆریتیە ئەو دەسەڵاتی ناوەندیە یعنی نەبێ. دووەم ئەوەیە کە کارایی لەدەستدا بێ لە دابینکردنی بۆ نمونە ئاسایش و خزمەتگوزاریە گشتیەکانە واتە توانای نییە بەهرەمەند بێ لە توانای مرۆیی ئابووری کۆمەلگای خۆی. ئەگەر دەوڵەتێک نەیتوانی ئاسایش دابین بکە ئەگەر دەوڵەتێک بۆ نمونە نەیتوانی خزمەتگوزاریە گشتیەکان کە زۆر پێویستن بۆ ژێرخانی ئابوورین و ژێرخانی کۆمەڵایەتین ئەو دەوڵەتە دەوڵەتێکی شکست خواردووە لە چاو هاوڵاتیانە یا لە چاو بۆ نمونە کۆمەلگای نێودەوڵەتی ئەگەر شەرعیەتی لەدەستدا بێت. کێشەیەکی گەورەی دەوڵەت ئەوەیە ئەگەر بێت و لە چاو هاوڵاتیانی خۆیان شەرعیەتی لەدەستدا بێت ئەو وڵاتە زۆر بە ئاسانی جارێکتر ئەو متمانەیە وەرناگرێتەوە وەختێکی زۆری پێچێت کە ئەو متمانەیە وەربگرێتەوە. پێوەرەکانی هەڵسەنگاندنی ئەوەی وڵات شکستی خواردووە بە پێی ئەو فەند فۆر پیسە کە ئەو ئیندێکسە هەموو ساڵێک دووبارە کاتەوە حساباتی بۆکات چین پێوەرەکان من بە کوردی باسم ناویانە هێنم لە ڕاستێکە لاپەڕی زۆر دوور درێژن کۆمەڵە پێوەری یەکجار زۆرن بەڵام من کورتێکەمەوە لەبەرەی وەختێکی زۆر زیاتر نەخاینین. یەکیان پێوەرە کۆمەڵایەتیەکانە کە ئەمەش تونوتیژی نەژادی لە بینی پێکاتەکانی وڵاتە یا تونوتیژی ئاینی ئاوارەیی ڕەوکردن وڵات بەجێهێڵان هەبوونی کەمپی ئاوارە بۆ نمونە کەمبوونی خواردن
ئیتر ئەمانە بەتایبەتی ئەوەی کە پێی ئەڵەن برین درین ینی خەڵکی خوێنەواری وڵات هەوڵ بدەن وڵات بەجێ بێڵن ئەمانە پێوەرن زۆر پێوەری تری کۆمەڵایەتیە من ناچمە ینی تەفاسیلی بەڵام ئەمانە پێ ئەتوانرێ هەرمووی ئەپێورێ ئەوان بۆ هەر وڵاتێک هەموو ساڵێک دووبارەیەکەنەوە ئەم پێوەرانە لێکەدەنەوە بە پێی حساباتێکی تایبەتی خۆیان پێوەری ئابوووریەکان مەسلەی هەژاریە مەسلەی کەمی خۆراکە مەسلەی هەڵاوسانی ئابوووریە کوتێنانی بودجەی دەوڵەتە دابەزینی توانای کڕینی هاوڵاتیانە زۆر پێوەرێکی ئابووری هەن ئەمان هەموو ساڵێک لێکێدەنەوە بۆ ئەو وڵاتانە پێوەرێکی تری سیاسی و سەربازیە لە ڕاستەکەی یەکێک لە پێوەرە هەرە گرنگەکان مەسلەی شەڕی ناوخۆیە بەداخەوە زۆربەی ئەو وڵاتانەی کە بە شکست ناوەبرێن شەڕی ناوخۆیان تیا هەیە یاوەتانەیە گروپی چەکداری تیا هەیە گەندەڵی بە شێوەیەکی زۆر بەربڵاو هەیە ئابوووریەکی شاراوە بۆ نمونە مەسەلەی قاچاق مەسەلەی تریاک مەسەلەی هەنێ ئابووری هەیە کە بە شێوەیەکی ڕسمی ناپێوەرێ و حسابی بۆ ناکرێ ئاستی دیموکراسی و هەڵبژاردن نەبوونی ئازادیەکان مافی مرۆڤ مافی ئافرەت ڕێژەیە یەکێک حساباتێکی بۆ کرێ مەسەلەی کوشتنی ئافرەت مردنی مناڵ پێش تەمەنی 5 ساڵ بۆ منە دەسەڵات و ململانەی سیاسی کە بە تونوتیژی ئەکرێ تونوتیژی سیاسی یەکێکە لەو پێوەرانەی کە بۆ وڵاتی شکست خواردو کە خەڵک پەنا ئەباتە بۆ لابەلاکردنەوەی ململانەی سیاسی خەڵک پەنا ئەبا بۆ چەک بۆ تونوتیژی هەنێ پێوەری تر هەیە کە زۆر حسابی وردی بۆ کرێ ئەوەیە کە دەستێوەردانی دەرەکی وڵاتانی دراوسێ چەکدارە نێرن بۆ نمونە یا خەڵکیان هەیە لە ناو وڵاتە شەڕیان بۆ بکە بۆ نمونە ئەگەر وڵاتێک بەردەوام پێویستی بە کۆمەکی دەرەوە هەبێ بۆی ئیدارەی دەوڵەتی خۆی بدا بەردەوام هەنێ وڵات هەیە یەکێک لە وڵاتانە بۆ منە پاکستان لەوەتی دروست بووە هەموو ساڵێک ئەو پێویستی بە یارمەتیەیە ئەو مەسەلەی ئەیدی یارمەتی یەکێک لەو پێوەرانەی کە ئەگەر وڵاتێک ئەگەر شکست خواردوو نەبێ ئەگەر ڕەنگ هەیە پێویستی بە یارمەتی و کۆمەکی وڵاتانی ترە بێ بەڵام مەرج نییە هەتایە بۆ 10 ساڵ 5 ساڵگە وڵاتێکە لەسەر ساڵی بژی معنایە ئەو وڵاتێکی شکست خواردوو نمونەکانی وڵاتانی شکست خواردوو ئەمە تازەترین لیستە کە من هەنێکی مهێناوەتەوە باشووری سوودان بەداخەوە کە وڵاتێکە تازە سەربەخۆ بووە سۆمال یەکێکە لە وڵاتانەی کە زۆر بە نمونەی وڵاتی شکست خواردوو دانرێ هەرچەندە تەوازنێکی سیاسی هەیە بەڵام هەموو پێوەرەکانی شکست خواردوو لە سۆمالا هەیە بۆ منە ڕەوکردنێکی زۆر خراپ ئێستاکە یعنی حکوومەتی ناوەندی دەسەڵاتی بەسەر خێڵەکانیشان نییە مەسەلەی یاسان نییە لە ڕاستەکەیە هەموو خلافاتی کۆمەڵایەتی و ناوچەیی لە سۆمالە لە ڕووی عەشایریەوە لابەلاکرێتەوە لە دەرەوەی دادگا پێوەرەکانیش زۆر پێوەری عەشایرین بۆ مناگەر خێڵێک زەلامێک بکوژێ لە خێڵێکی تر لەسەر ئەوە ڕێکەوتون کە باجەکەی 13 مانگایە ئەگەر بێت و مناڵێک بێ 5 بۆ منە ئەگەر بێت و ئافرەتێک بێ کەمترە ئیتر ئاوا ڕێکەوتنیەکەی لە دەرەوەی یاسایە لە ڕاستەکە یەک شتێکی زۆر گرنگ هەیە من حەزەکەم سەرنجدان ڕابکێشم بۆ ئەوە کە ئەگەر بێت و هاوکێشەی کۆمەڵایەتی دروست ببێ یعنی ئەوەی پێڵم تەوازنی ئیجتیماعی دروست بێ معنای ئەوە نییە ڕێگە خۆش کراوە بۆ پێشکەوتنی کۆمەڵایەتی بعضی وڵات هەیە بۆ ماوەی 40 ساڵە هیچ کێشەیەکی ئەوتۆی مەسەلەی شەڕ و شتی ناخۆشی تیا دروست نەبووە چونکە ڕێکەوتنێکی کۆمەڵایەتیە ئەو ڕێکەوتنە کۆمەڵایەتیە معنایەوە نییە ڕێگە خۆشەکە بۆ پێشکەوتنی ئابووری لە سۆمالە ئەو ڕێکەوتنە هەیە لە بینی 7 خێڵی زۆر گەورەیە بەڵام ڕێگەی خۆش نەکردەوە بە پێشکەوتنی ئابووری وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە بۆ ماوەی 30-40 ساڵ دیکتاتۆری تیا بۆ هیچ کێشەیەکی ئەسکەری ئەوانەشی تیانە بووە بەڵام پێشکەوتنی ئابووری و کۆمەڵایەتیشی تیانە بووە لە وڵاتەکانی ترە بۆ نمونە کۆماری ئەوەی کە پێڵن سنترل ئەفریقا کۆماری ناوەندی ئەفریقا سوودان وڵاتێکی زۆر بەناوبانگە کۆنگۆ چاد یەمەن سووریا گینیا عێراق وڵاتێکی شکست خواردوو دانرێ
هایتی بەداخەوە یەکێک لە وڵاتانەی کە زۆر کارەساتی کۆمەڵایەتی زۆر ناخۆشی تا ڕوویداوە پاکستان، نایجیریا و زیمبابوی ئەمانە وڵاتی تریش زۆر هەیە بە شکست خواردنە، بەڵام ئەم 15 وڵاتە لە 15 وڵاتی یەکەمن کە بە وڵاتی شکست خواردوودا ئەندرێت لە ڕووی پێشکەوتنی ئابووری و کۆمەڵایەتیەوە. بۆ چوونەکانی تیۆری بۆ شکست خواردن لە ڕاستیەکە کتێبێک کە نووسرابێتەوە لەسەر مەسەلەی فەیڵد نیشن، یەکەم کتێبێک کە زۆر بەناوبانگە و زۆر کاری لەسەرکراوە. ئەم کتێبەیە کە دوو نووسەرنووسیانەیەکیان ئەمریکیە، ستیڤ ڕۆبنسن، ئەویتریان دارن عەجەمەغوڵە ئەسڵی ئەرمەنیە لە تورکیا لەدایک بووە. ئەم کتێبیان نووسێتەوە Why Nations Fail، بۆ نیشتمانەکان بۆ نەوڵاتەکان شکست دەخۆن. هۆکاری سەرەکی هەموو کارەکان لەسەر ئەوەیە کە ئەمانەڵێن هیچ لێکدانەوەیەکی تر نییە بۆ شکستی وڵاتان ئیلا مەسەلەی ئەوە نەبێت دام و دەستگاکانی وڵات دام و دەستگایەکن کە ڕێگە خۆش ناکەن بۆ گەشەکردنی ئابووری و کۆمەڵایەتی. جیاوازی لە بینی وڵاتێکی و وڵاتێکی ترە جیاوازی دام و دەستگاکانە، ئینستیتیوشنەکانە کە ئێمە لەم بەتایبەتی ماوەی چەند ساڵی دواییە لە کوردستانیشا زۆر ئەیبیستینەوە کە حکوومەتی کوردستان پێویستەکە کارەکانی ئینستیتیوشنەلایز بکە بە دام و دەستگایی، نەوەک بە حیزبی، نەوەک بە فڵان. ئەم قسانەمان زۆر بیستوێتەوە. ئەمان ئەڵێن لە وڵاتانەی کە سەرکەوتوون وەکو وڵاتە ئەوروپیەکان، وڵاتەکانی باکووری ئەمریکا، دام و دەستگاکانی حکوومەت یا وڵات لەخۆگرن، ئینکلوسیڤن، یعنی هەموو سوودەکان بەبێ هیچ جیاوازیەک بۆ هەمووانە، ئەوە نییە بۆ توێژێکی کۆمەڵایەتی بێ. ئەوان ئەڵێن ئینکلوسیڤ ئینستیتیوشن ڕێخۆشکەرە بۆ گەشەکردنی ئابووری. ئەگەر هێواشیش بێت هێشتا هەر لە درێژ مودەتە ڕێخۆشەکە بۆ پێشکەوتنی ئابووری و کۆمەڵایەتی. بە پێچەوانەوە لە وڵاتی شکست خواردووە ڕێکخراوەکان و دام و دەستگاکانی وڵات ئەکستراکتیڤن، ینی دەرەهێنن، گوشەرن. ئەوان سوودەکانی حکوومەت بۆ توێژێکی تایبەت یا توێژێکی کۆمەڵایەتی زۆر بەرتەسک بەکارهێنن. واتە توێژێکی بەرتەسکەیە قازانج لە تواناکانی حکوومەت وەرەگرێت، نەک ئەوەی کە هەموو وڵات بە شێوەیەکی گشتی سوود لە وەکو سەرۆت و سامانی وڵات ببینن. گەشەکردنی ئابووری بەڕێی ئەمان لە سایی سیستەمی لە خۆگردایەنە سیستەمی ئینکلوسیڤە بەردەوامە، یعنی ئەوە نییە کە ڕابوەستێ، یعنی ئەوەیە کە لە درێژ مودەتە لە وڵاتی پێشکەوتووە هەموو کاتێک گەشەکردنی ئابووریە. ڕەنگە جاری وایە کەم بێ، بەڵام قەت ڕناوەستێ. ئەڵەن بە پێچەوانەوە لە سایی سیستەمی ئەکستراکتیڤە دەرهێنەرە لە درێژ مودەتە هەر ڕاوەستێ. لێرە دوو نمونەی زۆر مهمە هێنەوە. ئەڵێن سین ئێستا گەشەکردنێکی ئابووری بەرچاوی هەیە لە ماوەی 20 ساڵی پێشووە، 6-7% هەیە، بەڵام ئەڵێن چونکە دام و دەستگاکانی دەوڵەتی چین لە خۆگرنین، یعنی ئینکلوسیڤ نین، ئەمە هەر ڕاوەستەیە. نمونەی یەکێتی سۆڤێت شێنەوەن لە سایەی یەکێتی سۆڤێتە لە ماوەی 20 ساڵە گەشەکردنیەکی ئابووری یەکجار زۆر گەورەنرا، یعنی لە وڵاتێکی زۆر کشت و کاڵیە بوو بە وڵاتێکی پیشەسازی، بەڵام چونکە دام و دەستگاکان دام و دەستگای ئینکلوسیڤ نەبوون، ئاخرەکەی ئەمە هەر ڕاوەستە. بۆیە ئەڵێن زۆر جار هەیە لە سایی سیستەمێکی دیکتاتۆریە گەشەکردنی ئابووری بۆ قۆناغێک ئەبینی، بۆ چەند ساڵێک 5 ساڵ 10 ساڵ 5 ساڵی بینی، بەڵام لە دوایە چونکە دام و دەستگاکان یارمەتی ئەوە نادەن دیموکراسی نین، ئەو گەشەکردنی ئابووریە دێتە قۆناغێک کە ڕاوەستێ. بەڵام لە وڵاتانی پێشکەوتووە وڵاتانی دیموکراسیە کە دام و دەستگاکان لەخۆگرن، ئەم گەشەکردنی ئابووریە قەت ڕناوەستێ. ئەلبەتە ئەمان لە ڕووی ئابووریەوە تا ڕادەیەک باسەکەن. ئەگەر سەیری وڵاتانی ئەوروپا بکەین بۆ نمونە لە 50کان و 60کان و حتا سەرەتای 70کان گەشەکردنی ئابووری لە دەوروبەری 4-5% بوو، بەڵام لە دوای ئەوە هێواشاش بوو بە دەوروبەری 2%. ئەو 2% زۆر کەم گۆڕاوە، تەنە ئیلا لەم 4-5 ساڵی داهاتووە پێشووە کە ئەم قەیرانی داراییە بوو کە گەشەکردنی ئابووری هەنێ لە وڵاتە ئەوروپیەکانە لە 1% بوو، یا ئەوەتانە نزیکی 0 بووە. ئەگینا گەشەکردنی ئابووریەوان هەموو کاتێک لە پێشکەوت نبووە. جا لێرە ڕاستەکەی پرسیارێکەیە خۆی ئەهێنە تکایەوە.
ئەگەر وڵاتانی دیموکراسی وڵاتانی پێشکەوتووە مکاتێک گەشەکردنی ئابووریە مکاتێک ڕانەوەستێتەوەوان پێش بکەون وڵاتانی هەژاریش پێش بکەون بەڵام بەڕادەیەکی کەمتر ئایا شانسی ئەوە هەیە وڵاتانی هەژار ڕۆژێ لە ڕۆژان بگەن بە وڵاتانی پێشکەوتووە لە 50 ساڵی داهاتووە لە 100 ساڵی داهاتووە ئایا شتی وە احتیمالی هەیە زۆر کەسێڵن زۆر نووسەر هەن زۆر ئابووری ناسەڕن ئەڵەن احتیمالی کەمە بەڵام نمونەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا وەکو کۆریا و تایلەند و سینگەپورەوانە ئەوانە پیشانیاندا کە احتیمالی ئەوەیە وڵاتی هەژاریش بە پێ ئەگەر گەشەکردنی ئابووریان باش پێ ئەگەر بێت و دام و دەستگاکانی دەوڵەت ئینکلوسیڤ بن ئەگەر بێت و سیاسەتێکی حکوومەتی جوان داڕێژاو هەبێ ئەگەر پلان هەبێ بۆ ئابووری لە 20 ساڵە لە 30 ساڵە احتیمالی هەیە وڵاتێکی زۆر هەژار بێتە ئاستی وڵاتی زۆر پێشکەوتی وەکو وڵاتە ئەوروپیەکان باشترین نمونە کۆریای باشوورە لە هەفتاکانە من خۆم سەیری ئامارم کردووە لە ساڵی 1970 داهاتی تاکە کەس لە ئێرانە 3000 دلار بوو داهاتی تاکە کەس لە کۆریای باشوورە نزیک 300 دلار ئێستا داهاتی تاکە کەس لە ئێرانە لە 3000 دلار تێپەڕی نەکردووە بەڵام داهاتی تاکە کەس لە کۆریای باشوورە لە دەوروبەری 35000 دلارە کە تقریباً لە داهاتی تاکە کەس لە یۆنان زیاترە یعنی تۆ لە 25 ساڵە کۆریای باشوور توانی بگات بە هەنێ وڵاتی ئەوروپی یعنی شانسی ئەوە هەیە ئەوە نییە بڵێ وڵا ئەم گاپە ئەم بینەی لە بینی وڵاتی پێشکەوت و وڵاتی هەژارایە قەت پڕ نابێتەوە بۆیە سیستەمی لەخۆگر یاستەمی بۆ نمونە سیستەمی دەرهێنەر مەرج نییە هەروەک خۆی بمێنێتەوە بەڵام یەک شتێکی کەمی خراپی ئەم دوو نووسەرە هەیە ئەوەیە باسی ئەوە ناکەن ئایا وڵاتێک کە ئەوەنە هەژار بێت دام و دەستگاکەی چاک باش نەبێ ئایا احتیمالی ئەوەی کە ئەم وڵاتە بێت بە وڵاتێکی پێشکەوتو چەندێک هەیە باسی ئەمە ناکەن ئەمان زۆر نەگەتیڤ باسی ئەوەکەن کە وڵاتێ شکستی خوارد دام و دەستگاکانی خراپ بوو ئیتر احتیمالی زۆر هەر بەم خراپیە بمێنێتەوە ئیلا مەگەر هەلومەرجێکی زۆر تایبەت بێتەکایەوە ئەم دوو نووسەرە باسی وەکو نمونەیەکی زۆر تایبەت باسی یەک شارەکەن کە بەشێکێکەوێتە ئەمریکا و بەشێکێکەوێتە مەکسیکۆ ناوی شارەکە ناوی خۆی نۆگالیسە نۆگالیس و نۆگالیس سۆنارە کە هینە ئەریزۆنەکە ئەکەوێتە ئەمریکاوە سۆنارەکە ئەکەوێتە مەکسیکۆ بەوردی لێکدانەوەیەکی زۆرەکەن بۆ پاڵپشتی قسەکانی خۆیان و ئارگومنتەکانی خۆیان لە بەشە ئەمریکیەکە بە کوتی ئێڵێم داهاتی تا کەس لە 30,000 دلار زیاترە زۆربەی خەڵکی زانکۆیان تاوا کردووە خەڵکی گەن زۆربیان لە زانکۆیان بۆ نمونە خزمەت گوزارێک گشتیەکان وەکو جادەوبان و وەکو خوێندن و تەندروستی و قوتابخانە و ئەمانە هەرمووی بۆ هەموو کەسێک کراوەیە لە هەمان کاتە ئەمن و ئاسایشێکی زۆر دابین کراوە بۆ هەموو کەسێک هیچ کەسێک مەترسی لەوەی نییە کە بکوژرێ یاوەتانێ بفڕێنرێ یاوەتانێ هەڕەشەی لێ بکرێ بە پێچەوانەوە بەشەکەی تری شارەکە کە هەمان کەڵتوریان هەیە هەمان زمانیان هەیە ئەمان یەک ئارگومنتێک بەکارهێنن کە ئەڵێن مەسەلەی گەشە نەکردن مەسەلەی کەڵتور نییە مەسەلەی دام و دەستگایە لە مەشایە لەم نمونەیەینەوە ئەڵێن هەمان کەڵتوریان هەیە هەمان زمانیان هەیە بەڵام بەشە مەکسیکیەکە خەڵکی تەمەنی زۆر کورتترە داهاتی تاکە سەیەکی داهاتی تاکە کەسە لە بەشە ئەمریکیەکە بۆ نمونە زۆربەی گەنجەکان لە قوتابخانە و لە زانکۆیانین زۆربەی خەڵکەکان خەڵکە پێگەیشتەکان زانکۆیان نەخوێندووە لە هەمان کاتا خزمەت گوزاریە گشتەکان وەکو جادەوبانەوە شتانێکە باسیەکەن بە شێوەیەکی زۆر خراپ هەیە ئەگەر هەش بێت ئەمن و ئاسایش نییە خەڵکی مەترسێکی زۆری هەیە مەسەلەی ئەوەی کە پێڵ مخەدەرات زۆر زۆر باوە خەڵک فراندن و خەڵکوشتن و ئەوانە زۆر بە شێوەیەکی بەربڵاو هەیە و سیاسەتمەدارەکانی بەشە مەکسیکەکە زۆر زۆر گەندەڵە ئەوان لێکدانەوەکەیان ئەوەی ئەڵێن ئەمە نەمەسەلەی کەڵتورە نەمەسەلەی زمانە نەمەسەلەی جوگرافیاشە هەرەمان شارە بەڵام ئەمە هەرە هەمووی گەڕێتەوە بۆی دام و دەستگاکانی ئەمریکی دام و دەستگای لە خۆگرن بەڵام دام و دەستگا مەکسیکیەکان تەنها لە خزمەتی خەڵکێکی زۆر کەمن و سیاسەتمەدارانی بەشە مەکسیکەکە سیاسەتمەداری گەندەڵن و هەوڵەدەن هەرچی خێروێری وڵات هەیە بە تایبەتی بۆ خۆیان بکەن و زۆربەی خەڵکەی لێ بێ بەشەکەن
باس لەوەیە کە چۆن ئەم دام و دەستگای لە خۆگرە چۆن سەر هەڵەدا بۆچی لە هەنێ وڵاتەیە بۆچی لە هەنێ وڵاتی ترانیە یەکێک لەو ئەم کە باسەکەن ئەمانەڵێن لە ڕاستیەکەیە دام و دەستگای لە خۆگر بە شێوەیەکی سیستەماتیک لە وڵاتە ئەوروپیەکانە سەری هەڵداوە و بە تایبەتی لە ئەمریکاش بە هەماشیەوە ئەوان ئەڵێن لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دیموکراسیەوە هەلومەرج زۆر لەبار بووە بۆ ئەوەی دام و دەستگای دیموکراسی لە خۆگر ئینکلوسیڤ بێتەکایەوە بەڵام لە وڵاتانی شکست خواردووە ئەم هەلومەرجە کۆمەڵایەتیە نەبووە ئەڵێن بۆ نمونە ئەو شۆڕشی مزنەی کە لە بەریتانیا ڕوویدا لە ساڵی 1680 دەسەڵاتێکی زۆری لە پاشای بەریتانی سندەوە وەدای بە پەرلەمان ئەو دەسەڵات سندەوە ڕێگەی خۆش کرد بۆی پەرلەمان زیاتر لە خزمەتی زۆربەی خەڵکیە کار بکات نەک لە خزمەتی کۆمەڵی خەڵکی کەم پاشا و دەوروبەرەکەی و ئەریستوکراتەکان و خەڵکێکی ئیلیتە طبعا ئەمە بۆچی شۆڕشی گلۆریەس ڕێڤۆلیوشن چۆن ڕوویدا چۆن ڕێگە خۆشکرا بۆ ئەمان باشی هەنێشتی زۆر تایبەتەکەن ئەڵەن زۆربەی وڵاتان بە ئەوەی کە پێڵەن دووڕیانێکی بڕیاردانە تێپەڕێت لەم دووڕیانی بڕیاردانە ئەکەوێت سەر وڵات ئایا تۆ ڕێگەی گەشەکردنی ئابووری و دیموکراسی هەڵەبژێری یا ڕێگە خراپەکە هەڵەبژێری طبعا ئەمەش لە خۆیەوە دروست نابێت لە بەریتانیا باسی ئەوەکەن کە ئەوەی کە ڕێی خۆش کرد بۆ ئەوەی کە دەسەڵات لە پاشاک بسێنرێتەوە بە تایبەتی لە فیودالەکان کە ئەوان ئەکسەرێت بوون لە پەرلەمانی بەریتانیا ئەوەی ڕێی خۆش کرد بۆ ئەمە مەسەلەی پەتایی لاڕەشە بوو کە لە ساڵی 1350 ڕوویدا پەتای ئەو کاتەدا هەموو دانیشتوانی بەریتانیا نزیکی 4 ملیۆن بوو تاعون کە هات نزیکی ملیۆن و نیەک خەڵکی زیاتری کوشت بە شێوەیەکی ئەو تۆ لادیەکانی ئەستەن وا دانیشتوانی کەم کردەوە خەڵک نەبوو زەوی بکێڵە کە خەڵک نەبوو زەوی بکێڵە خەڵکێکی زۆر کەم مایەوە فیودالەکان بە حکوومەتیش وازیان هێنا وتار با بڕۆن بە زەوی چۆن ئەکێڵن بڕۆن بۆ خەتانی بکێڵن ئەمە بە شێوەیەکی تایبەت مەسەلەی دەرەبەگایەتی لە بەریتانیا زۆر لاواز کرد و دوایەوە نەیهێڵە یەکێک لەو هۆکارانەی بۆ گەشەکردنی ئابووری سەرمایەداری ئەوەیە کە ئەگەر بێت و کێشەی زەوی و کێشەی کشت و کاڵ نەبێ سیرکەیت ئەگە سەیری هەموو وڵاتانە بکەین کە ئێستاکە کێشەی گەشەکردنی ئابووریانەیە هەمویان کێشەی زەویانێ خاوەندارەتی زەوی و کشت و کاڵیانەیە من ڕسێرچ هەیە کە بینیمە سەیری هەموو وڵاتانەی بۆ منە وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆڕن و وڵاتانی ئاسیایی کردووە هەر وڵاتێک کێشەی کەمی خواردن و کێشەی زەوی و کێشەی فیودالی هەبێ ئەو وڵاتە بواری گەشەکردنی ئابووری زۆر کەم کرد یەکێ لەو هۆکارانەی کە وای کرد سەرمایەداری زووتر لە بەریتانیا سەر هەڵبدا ئەو بوو کە کێشەی کشت و کاڵی مەسەلەی ئیسلاحی زرایەوانە نەما زۆر زوو لە پێشم وڵاتانی ترا ئەم کێشەیە نەما بۆیە ئەو لاسەنگیەی دانیشتوانێک کە دروست بوو لە بەریتانیا بەهۆی تاعونەوە فیودالی بە شێوەیەکی هەتاتایی لە ناوبێت ئەمان باسی ئەوەکەن ئەم نووسەرانەڵن بەداخەوە زۆر وڵات عینی هاتوونەتە سەر ئەو دووڕیانی کریتیکەڵە دووڕیانی بڕیاردانە بەڵام نەیانتوانیوە ڕێگەی دیموکراسی هەڵبژێن نمونەی دەوڵەتی عوسمانی ئەهێننەوە ئەڵێن لە ساڵی 1840 حکوومەتی عوسمانی ویستی چاکسازیەکی دام و دەستگاکانی ئابووری و سیاسی بکات بەڵام لەو کاتا دام و دەستگاکانی سوڵتان زۆر زۆر بەقوت بوون ڕێگان لەو ریفۆرمە گرت ئەوانە ئاڕێن ئەمە کریتیکەڵ جەنگچەرێک بوو یعنی دووڕیانێک بوو کە حکوومەتی عوسمانی لەو کاتا نەیتوانی ڕێگە باشە هەڵبژێرێ بۆیە دەوڵەتی عوسمانی هەر بە دواکەوتی مایەوە و بە هەمان شێوە ئاینەکەن ئیستنتاجی ئەوەکە نەڕەن ئەو وڵاتانەش کە دوای حکوومەتی عوسمانی کە لێی جیابوونەوە حکوومەتی عوسمانی لەما ئەمەیان بە میرات بۆ مایەوە بۆیە یەکێک لەو هۆکارانێک کە وڵاتانی شەرقی ئەوسەد کە پێشکەوتنی ئابووریان نەبوو لەبەرەوەی بە میرات شتێکی خراپیان لە دەوڵەتی عوسمانیا بۆ مایەوە بە هەمان پێوەر هەنێ وڵاتە ئەو وڵاتانەی کە لە شەستەکانە کە ئیستعمار بەجیانی هێڵا وڵاتانی ئەفریقا وڵاتانی ئاسیا عێراق و وڵاتانی هەر هەموو ئەمان باسی ئەوەکەن ئەڵێن بواریان بۆ هەڵڕەخسا بۆ ئەوەی کە ڕێگەی گەشەکردنی ئابووری و کۆمەڵایەتی بگرنەبەر بەڵام بەداخەوە ئەمان ئەو ڕێگەیە ئەو هەلەیان نەقۆستەوە
من لێرە من خۆم شخصەن ڕخنەیەکم هەیە لەسەر ئەم بۆچوونە بەتایبەتی ئەم مەسەلەی دووڕیانی بڕیاردانەوەیە کە هەموو وڵاتێک لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی مێژویۆ ئەو گەشەکردنەی نەکردووە ئەگەر بێت و هاتە ئەم دووڕیانە بتوانێت ڕێگەی گەشەکردنی ئابووری کۆمەڵایەتی هەڵبژێرێت. بۆن من ئەگەر سەیری وڵاتە ئەفریقیەکان بکەیت تەنانەت ئەگەر تۆ سەیری عێراقیش بکەیت یعنی عێراق لە چلەکان و پەنجاکانە زیاتر کەڵتوری خێڵەکێتی و بەدەوی و ئەمانە بەسەریا زاڵ بوو. وڵاتە ئەفریقیەکان بە هەمان شێوە لە ڕووی شارستانیەوە زۆر وڵاتە بوون زۆر دواکەوتون ئەگەر هەلیش پیا بوو بێ بۆی ئەمان گەشەکردنی کۆمەڵایەتی بکەن ببن بە وڵاتی سەر بەخۆ و ڕێبازی گەشەکردنی ئابووری هەڵبژێرن ئەوان لە ڕووی کۆمەڵایەتی مێژووی و لە ڕووی شارستانیەوە لەو بەڕێی من لەو ئاستان نەبوون بتوانن ببن بە وڵاتی گەشەکردن و حکوومەتێکی گەشەکار هەڵبژێرن بۆ خۆیان. ڕخنەکانی ئەم بۆچوونە زیاتر لەوە خۆی گرێتەوە یەکێک لەو نووسەرە زۆر چاکانە کە پرۆفسۆری جیۆگرافیە لە هاروارد یونیڤەرسیتی ناوی جارد دایمەندە کتێبێکی زۆر جوانی نووسیوە لەسەر گەنز جێرمز ئەند ستیل کە ئەمانە ئایا مەسەلەی کوشتن و بڕین و مەسەلەی نەخۆشی و مەسەلەی ستیل یعنی وەکو سەرچاوەی سروشتیەکان چەندێک کاریان کردوێتە سەر مەسەلەی گەشەکردنی ئابووری. ئەم و خەڵکی تریش عینی بە هەمان شێوە ئەڵێن نەبوونی دام و دەستگای لەبار ڕەنگەیە 50% ئەو هۆکارانە لێک بداتەوە کە بۆ هەنێ وڵات شکستە خۆن یا بۆ هەنێ وڵات گەشەکەن بەڵام هەموو هۆکارەکە نین. ڕەنگەیە تەنات هەتا 50% لێک بداتەوە بەڵام 50%کەی تریژی هۆکاری تر هەیە. بۆ نمونە یەکێک لەو شتانەی کە باسەکەن ئەم دوو نووسەرە باسیواکەن کە دام و دەستگای لە خۆگر بە شێوازێکی سیستەماتیک سەریان هەڵداوە بەڵام لە ڕاستەکە خۆیشان کە باسی ئەو سەرهەڵداناکەن سیستەماتیک نییە بۆ متعاون سیستەماتیک نییە. ئەوان باسی ئەمریکاکەن لەو جێگەی نیشتە جێبوونی بریتانی و ئێرلندیەکان لە ئەمریکا کاتی خۆی هۆکارێک بوو کە زیاتر سیستەمەکە دیموکراسی بێ ئەوە بوو کە سەرما و قات و قڕی خەڵکێکی زۆری لێکوشتن خەڵکێکی زۆر کەمیان لێمایەوە کە خەڵکە زۆر کەمەکان لێمایەوان مەجبور بوون بە دیموکراسی معاملەیەکی بکەن. ئەوە سیستەماتیک نییە لە ڕاستەکەیە. ئەم هۆکارانەی کە لەم کتێبا باسکراوە هیچیان سیستەماتیک نین هەر هەمویان بە شێوەیەکی جاری وایە ڕاندەم یعنی بە کوردی هەڕەمەکی هاتۆتەکایە لە هەڕەمەکی هاتۆتەکایە بەڵام کەس ناتوانێت ئینکاری ئەوە بکە کە لە هەڕەمەکیە هاتۆتەکایە بەڵام هۆکارە کۆمەڵایەتەکانی تر مێژوەکانی تر زۆر لەبار بوون کە ئەگەر هاتە ئەوەی کە بۆ نمونە لە قۆناغێکە هەلی لەبار بوو لە بەعزێ وڵاتە پێشکەوتون و لە بەعزێ وڵاتە ئەو هەرە نەقۆزراوەتەوە. جادایمەند باسی هۆکاری جیۆگرافیە کات باسی ئەوەکە بۆ نمونە کشتتوکاڵ لە هەنێ وڵاتە سەری هەڵداوە پێش وڵاتی تر و بۆتە هۆیەوەی شارستانێت لە وڵاتانە بێتەکایەوە. باسی بۆ نمونە چی نەکات باسی میزۆپێتامەیەکە باسی مسرەکات باسی ئەزدێکەکانەکات بازەکە لەمانە لە هەر هەمان کاتە کشتتوکاڵ و شارستانێت هاتۆکایەوە ئەمە مەسەلەی جیۆگرافی بۆ نەک مەسەلەی کۆمەڵایەتی و دام و دەستگا. باسێکی زۆر جوانی ئەوە کات کە لە زۆر وڵاتە ئەفریقیەکانە هۆکارێکی گرنگ کە پێشکەوتنی ئابووری و کۆمەڵایەتی نەبووە مەسەلەی پەتایی ئەو نەخۆشی ئیستیوایانە مەلاریە بۆ نمونە وای کردووە کە تەمەنی ڕێژەی تەمەن زۆر کردووە کەمتر لە 40 ساڵ بووە یعنی خەڵکێکە لە 25 ساڵیەوە تا 40 ساڵ هەڕەتی گەنجی و هەڕەتی بەرهەمێنان و هەڕەتی داهێنانەیە بەڵام ناگاتە ڕێژەی تەمەن لە وڵاتە ئەفریقیان ناکاتە 40 ساڵ لە زۆر جێگای 35 ساڵە ئەڵێ مەسەلەی ئەم پەتا و جێرم و نەخۆشیانە ئەبێتە هۆی بەعزێ وڵات بە ئاسانی پێش نەکەوێت. جگە لەمانە مەسەلەی ئەوەی ئەو هۆکارانەی کە بۆ نمونە ڕەوەندەکانە و خەڵکانی کەڕۆن چۆن نیشتەجێ بوون بۆ نمونە ئەمانە هەرمووی لە وڵاتێکەوە لە ناوچەیەکە بۆ ناوچەیەکی تر جیاوازە. جار دایمەند تاکیدێکی زۆر ئەکاتەوە لەسەرەوەی کە جیۆگرافیا تەئسیرێکی گرنگی هەیە لەسەر مەسەلەی گەشەکردنی ئابووری وڵاتێک کەوتۆتە کوێ بۆچی هەموو وڵاتە ئەوروپیەکان گەشەیان کرد بۆچی وڵاتە ئەفریقیەکان بە شێوەیەکی گشتی گەشەیان نەکرد. دایمەند شتێکی زۆر جوانی تر کە وڵاتی ئێمەشەگرێتەوە باسەکات ئەڵێ مەسەلەی تەئسیری سامانی سروشتی
سامانە سروشتیەکان تەسیری زۆر خراپیان هەیە لەسەر مەسەلەی گەندەڵی و دەسەڵاتی دیکتاتۆری و دەسەڵاتی زۆر خراپ لەمە شتێکی جوان باسەکات ئەڵێ مەسەلەی ئاسن و دار لە هەر وڵاتێکە بێ بۆتە مای گەشەکردنی ئابووری بەڵام نەوت و گاز هەموو کاتە ڕێ خۆش کردووە بۆ گەندەڵی و وڵاتی دیکتاتۆری و وڵاتی گەشە نەکردو لێرەش لێکدانەوەیەکی زۆر جوانیان هەیە ئەڵێ هۆکاری ئەوەیە کە وڵاتانێک کە زۆر پشت بە سامانی سروشتیە بەستن خۆیان پرۆسێسی سامانە سروشتەکەیان ناکەن ئەبێ بە وڵاتی تری بفرۆشن کە بە وڵاتی تریشی ئەفرۆشن ئەمان دەسەڵاتیان بەسەر نرخەکەیان نیە کە دەسەڵاتیان بەسەر نرخەکەیان نیە ئیتر ئەمانە جاری وایە باشن وەزیان باشە جاری واشەیە زۆربەی جار وەزیان زۆر دەرخراپە بۆیە بە شێوەیەکی گشتی ڕەوتێکی گەشەکردنی ئابووری لە وڵاتانە نابینی ئەم وڵاتانە یاوەتانێ لە جەژنا ئەژین یاوەتانێ لە مەجاع و قات و قڕی ئاژین بۆیە ئەڵێ سیرکە هەر وڵاتێک دار و ئاسنی تیابوو بێ ئەوانە بوون بە سەرمایە بوون بە کاڵای خاو بۆ پیشەسازی تر بەڵام نەوت و گاز نەبوون ئەڵێ ئەم دوو نووسەرە هین دارن ئەجەمەغڵو و جەیمس ڕۆبنسن ئەم شتە بە بچووک سەیرەکەن سەیری ئەوە ناکەن کە بازێ وڵات هەیە کە ڕێی بۆ خۆشکراوە لە ڕووی سروشتیە بۆی گەشەی ئابووری بکەن بەڵام بازێ وڵاتی تر نیانە ئەزمموی گەشەکردنەکان ئێمەی زانین وەکو ئێستاکە وڵاتە ئەفریقیەکان ئەوانەی زۆر دەوڵەمەند لە ئەڵماسە خراپترین وڵاتن بۆ منە کۆنگۆ یەکێک لە وڵاتان بۆ منە ئەوەی کە پیاڵن دیموکراتیک ریپبلیک ئۆف ئەفریقا دەوڵەمەندترین وڵاتن بەڵام مەسەلەی ئەڵماس بووەتە لعنەت بۆ هەمویان ئەو وڵاتەکانی شەرقی ئەوسەد خۆشمان نزانین کە مەسەلەی نەوت و گاز وای کردووە کە پێشکەوتنی ئابووریەکی یەکجا زۆر کەم کە زۆر لەبار بوون بۆی پێشکەوتنی ئابووری بکەن ئەگەر بێت و نەوت و گازیان نەبووە درێژەی ڕخنەکان ئەوەیە کە زۆر نووسەرەکان باەخیان نەداوە بە کەڵتور لە کەڵتورە مەسەلەی عەقلیەت بۆ مەسەلەی سامان دروستکردن مەسەلەی شێوەی هەڵسوکەوتی خەڵکەکان لەگەڵ خۆیانە لەگەڵ کۆمەلگایە لەگەڵ حکوومەتە ئیتر کەڵتور هەموو شتەکانی ترگرێتەوە هەر لە مۆسیقا و هەر لە ژنێنان و شوکردن و هەر لە ئەدەب و هونەر و هەموو ئەوان ناگرێتەوە یەکێک لەو نووسەرە گرنگانە لەم کتێبی ساموێل هانتندنە کاڵچە ماتەز جەفری ساچس گەورە ئابووری ناسی ئەمریکی باسی ئەوە کاڵێ من لە شەستەکانە لێکدانەوەم کردبوو بۆ گانا و بۆ کۆریای باشوور ئەڵێ لە هەموو ڕووەکانەوە گانا و کۆریای باشوور هەمان چانسیان بۆ گەشەکردنی ئابووریە بوو ئەڵێ لە ڕووی مەسەلەی هەبوونی هێزی کارەوە سامانی سروشتیەوە کەرتەکانی ئابووری لە هەمان ئاستا بوون داهاتی تاکە کەسیش لە هەمان ئاستا بوون لە ساڵی 1960 بەڵام ئەڵێ دوای 30 ساڵ سەیرەکەی کۆریای ئێستاکە بۆ هاتوۆتە ئاستێک کە ململانێ لە هەموو ئەوروپاکە بۆتە ئەوەی کە لە پیشەسازی بەتابەتی ئەلکترۆنی و مەسەلەی سیارە بۆتە گەورەترین ئیملاقی هەموو دنیا بەڵام گانە هەروەکو وڵات خۆی ماوەتەوە ئەو ئەڵێ ئەم لێکدانەوەی ئەمە مەسەلەی دام و دەستگا نییە بۆچی ئەمان دام و دەستگای باشتریان دروست کرد بۆچی لە گانان نیان کرد ئەڵێ مەسەلەکە هەموو یەگەڕێتەوە بۆ کەڵتور هەڵوێست ئەگەڕێتەوە بۆ مێژوو بۆ کەڵتوری خەڵکی لەبارەی سامان دروستکردنەوە لەبارەی ئیشکردنەوە بەراوردێکی زۆر جوانەکان لەم بارەوە ئەڵێ ئەگە خەڵکی کۆری هەموو کاتێک زۆرێت دەستیان بەخۆیانەوەیە ئەڵێ ڕەزیلن کە دێت سەر پارە سەرفکردن پارە زۆر پاشکەوتەکەن لە ڕاستەکە من سەیری مەسەلەی ڕێژەی پاشکەوتنی وڵاتە ئەفریقیەکان و کۆریام کردووە لە کۆریا ڕێژەی پاشکەوتکردن لە داهاتە 35%دایە واتە ئەگەر بێت و بۆ نمونە ئەگەر دۆلارێکی دەستکەوێ یەکێک 35 سنتی لێ پاشەکەوتەکە هەموو کاتێک لە وڵاتە ئەفریقیەکانە دەوروبەری 17-18 سنتی لێ پاشەکەوتەکە ئەگەر پاشەکەوتنیش نەبێ کەڵکردنی سەرمایە نابێ بۆ پێشکەوتنی ئابووری ئەمەش لە ڕاستەکە کەڵتورە من زۆر بەداخەواڵم لە وڵاتی ئێمەشا ئەم شتە زۆر بە ناخۆشیە بینی ئەبینی لە 10 ساڵی پێشووە خەڵکی عەقڵی پاشەکەوتنی نەبوو سەرکە هەموو ماڵەکان پێش و پاشی ماڵەکانیان هەموو کردووە بە کاشی هەرەکەی 3-4 چیارەیان هەیە بۆ نمونە ئەوەنەی ئەخۆن ئەوەنە ئەڕێژن
خەڵکی ئەو عقلێتی نەبوو کە پاشەکەوت بکات و بێت وەبەری بێنێت و لە جێگەیەکە دابنێ و حکوومەتیش قەت بیری لەوە نەکردەوە دام و دەستگایەک دروست بکە هانی خەڵک بدا پاشەکەوت بکە و پارەکەی لە جێگەیەک دانێ و ئابووری وڵاتیش سوودی لێ ببینێ. ئێستاکای بینین کە هاتووەت سەر ئەوەی کە قەیرانی داراییمان هەیە سارەی زۆر گەورەمان لە ژێرە لە خانی زۆر گەورە ژین بەڵام گیرفانەکانمان بەتاڵەوە هەر هەراوریا بەسەر حکوومەت تاکەین ئەڵێن حکوومەت زۆر خراپە. من ئەمان لە زووترەوە هەستم پێ کردەوە مەسەلەی پارە بەزایەدان ینی پاشەکەوت نەکردن لە ڕاستیەکە ئەمە جیاوازێکی زۆر گەورەیە لە بینی ئەم ناوچانەی ئێمە لەگەڵ ناوچەکانی هینە باشووری ئاسیا. ئەگەر بڕێی بۆیە زۆربەی خەڵکی لێ مناڵەکانیان لە حسابی خوانیان مەکتەبی زۆر باش پیان بڵێ تۆ بۆچی پاشەکەوت زۆرەکەی ئەڵێ چونکە من چاوەڕێی حکوومەت ناکەم هەموو شتێکم بۆ بکە من خۆم بۆ خۆم یەکەم ئەبێ خۆم بۆ مناڵەکی خۆم بکەم بەڵام بە پێچەوانەوە ئێمە خۆمان بە خۆمانی ناکەین هەڕەن حکوومەت ئەبێ هەموو شتێکمان بۆ بکە بێت مەکتەبمان بۆ بکە خستەخانمان بکە پارەمان بداتێ موچەمان بداتێ ترەمومان خۆمان چوینە سەر حکوم. ئەمە جەفری ساچ زۆر جوان باسی ئەماکە ئەڵێ جیاوازی کەڵتور زۆر تەسیردانێ لەسەرەوەی وڵاتێک چۆن گەشاکە چۆن کەڵەکەی سەرمایەکات و چۆن وڵاتێکی تر نایکە. لە ڕاستیەکە ئەم دوو نووسەرە باسی گەشەکردنی ئابووری باسی یەک شتێکی زۆر مهم ناکەن ئەو مەسەلەی کارتێکەری دەرەکی چۆن بوو بەهۆی ئەوەی کە ئەمریکا وڵاتە ئەوروپیەکان کە سوودیان لە هەموو وڵاتەکان کە داگیریان کردبوو لە ڕووی مەسەلەی ڕخنەکان هەنێکی هین بۆ جاردایە من کردوێتی هەنێکیان بۆ نمونە جەفری ساچ زۆر وتارێکی زۆر جوانی لەم کتێبان نووسیێتەوە ئەم کتێبە لە ڕاستیەکەی لەبارەیەوەیە کەڵتور زۆر گرنگە بۆ گەشەکردنی ئابووری ئەمە کۆمەڵە خەڵکی نووسەری زۆر چاک نووسیانە خەڵکی زۆر شارەزار نووسیانە من دەست درێژەکەم بۆ نیە بەڵام کتێبێکە شایانی ئەوەیە کە بخوێنرێتەوە بەداخەوە بە ئەنگلیزیە بە کوردیەکەی نییە من نەبیرم بە عەرەبیەیە زۆر کتێبێکی نایابە چونکە لە ڕوانگەی جیاوازەوە باسی ڕخنەکانەکە و باسی گەشەکردنی ئابووریەکە. بەڵێ جەفری ساچس خۆی ئابووری ناسە بەڵام باسی ئەوەکە لێکدانەوەی ئابووری لە ڕاستیەکەیە ناتوانێت تەفسیری گەشەنەکردنی هەنێ وڵات بکە ئەڵێ زیاتر ئەنترۆپۆلۆجی لێکدانەوەی جیۆگرافی زیاتر ئەتوانێت لێکدانەوە بکە بۆی هەنێ وڵات بۆچی پێشکەوتون بۆچی هەنێ وڵاتی تر گەشیان نەکردووە زۆر وتاری زۆر نایەبیتە زۆر شایانیەوەیە کە بخوێنرێتەوە. کارتێکەری باشی سوودی وەرگتن وڵاتە ئەوروپیەکان زۆر سوودیان لە وڵاتی کۆلۆنی بینی هەم بۆ بازار هەم بۆ کەرەسەی خاو هەم بۆ هێزی کار لە هەمان کاتە من هەنێشت هەیە لەمانە کە سێرم کردۆ لە کتێبەکەشە لە ڕاستەکەی باسی بۆ منە باسی کارتێکەری خراپەکەن بۆ گەشە نەکردنی ئابووری نمونەیەکی زۆر چاکەیە کە محەممەد عەلی پاشای مسر لە ناوەڕاستی سەدەی 19 زۆر هەوڵیدا بۆی گەشەکردنی سنائی بێ پیشەسازیە بێ یعنی لە سەردەمێکە ژمارەی ئەو کارگانەی مەسەلەی چنین و ڕستن لە مسرا زۆر زیاتر بوو لە بەریتانیا بەڵام حکوومەتی بەریتانیا و حکوومەتە ئەوروپیەکان بە سیاسەتێکی داڕژا و ویستیان ئیفلاسی پێ بکەن و بە زۆریش ئیفلاسیان پێ بکەن ئەگەر وانە باید هەرچەنە ئەمانە زۆر باسی ئەوەکەن کە معاملەکانی محەممەد عەلی پاشا خراپ بوون و تەکنۆلۆژیەکانیان زۆر باش نەبوو بەڵام ئێترافەکەن کە ئەو لۆکەی لە مسرا دروستەکە لۆکەیەکی زۆر باشتر بوو لە لۆکانەی کە دەست هینەکەوت دەست بەریتانیاکەوت بەڵام سەرڕایەوە وڵاتە ئەوروپیەکان لە سەردەمێکە بۆن منە نیان هێڵا هەنێ وڵات پێش بکەوێت کە بواریشان بۆ ڕەخسە من خۆم بیرم لێ کردوێتەوە ئەلبەتە لەم کتێبانە باس نەکراوە مەدحەت پاشاش لە عێراقا هەوڵی پێشکەوتنی پیشەسازی لە عێراقادا لە سەردەمێکە و زۆری شەوڕیدا بەڵام لە دوایەکە سەر نەکەوتن من یعنی لێکۆڵینەوەیەکی تایبەتم لەسەر ئەمە نەکردەوە کارەکانی چییە بەڵام ئەوەی کە ئەو لێکۆڵینەوانەی لەسەر محەممەد عەلی پاشا هەیە ئەوەیە کە سیاسەتێکی ئابووری بە تایبەتی مەسەلەی گومرکۆوانەی زۆر سەختیان لەسەر مسر لەو کاتادانا و ئیفلاسیان بە پیشەسازیەکەی ئەو سەردەمە کرد کە بواری هەبوو زۆر پێش بکەوە مسر بێ بە وڵاتێکی پیشەسازی. وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمان زۆر وەکو ئەڵەی بە سەرجارەکی باسێکن
بەداخە وڵاتان ینی کشتتوکاڵی لە وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاستە بەتابەتی لە عێراقا لە سەردەمی کاتی سەرۆدانی کشتتوکاڵی لە چینە لێرە دروست بوو بەڵام وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست بە وڵاتانی هەژار و زۆر وڵاتانی دواکەوتوی هەموو جیهان دائەندرێ نمونەشیان زۆرەوەی یەمەن و ئێستا کە سەیرەکەی مصر و سووریایە و عێراق تا ڕادەیەکی زۆر وانە لە ڕووی سیاسیشەوە خراپترین دیکتاتۆر لە ناوچەیە مابوو درێژەشی زۆر کێشە بۆ 30 ساڵ و بۆ 40 ساڵ دیکتاتۆرێک لەسەر حکوم بوو. ئەجەمەغڵو ڕۆبنسن باسیەوەکەن ئەڵێن هۆکاری سەرەکی بۆ دواکەوتنی وڵاتانی ڕۆژهڵاتی ناوڕاستەوەیە ئەو دام و دەستگانەی لە دەوڵەتی عوسمانلیەوە بە میرات بۆیان بە جێما دام و دەستگای زۆر خراپ بوو و نەخشی خراپشیان هەبوو لە پێشکەوتنی ئابوووریە. لە هەمان کاتە ئەم وڵاتانە بەداخەوە کارتێکەری بۆ نمونە شەڕی عەرەب و ئیسرائیل ڕێخۆش کرد بۆ ئەوەی کە جەیش بێتە سەر حکم، جێشیش هەموو سەرۆت و سامانی وڵاتی بۆ خۆی قۆرەخ کرد، ڕێگەی نەدا بۆی گەشەکردنی ئابووری و سامانێکی زۆر بەفیڕۆ چوو لە ناوچەکەیە و بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ لە کاتێکا بۆ ئەم شتانە ڕوویدا بەداخەوە کاتێک بوو کە سەرەڵدانی تەکنۆلۆژی بڵاوبوونەوەی تەکنۆلۆژی بۆ وڵاتانی ترە لە وڵاتانی شەرقی ئەوسەتا لە پەنجاکانەوە ئیتریەوەشیش ئەسکەر هاتە سەر حکوم و ئەسکەریش کۆنتترۆلی هەموو سامانەکانی وڵاتی کرد و زۆریشان بخۆیان بەکارهێنا بە شێوەیە کە گەشەکردنی ئابووری بواری زۆر لێ بەردەست بووە. من یەک نمونەیەکی خۆشم لە بیرە کاتی خۆی خوێندومەتەوە حکوومەتی بەریتانی بۆردی وەبەرهێنانی دروست کرد لە عێراقا لە ساڵی وابزان 52 لە 52 بۆردێکیان دروست کرد بۆردەکە سەرۆکی وەکو ئەوەی کۆمیتەی پیاڵەن لیژنەی وەبەرهێنان وەکوی خۆمان شتێکی ئاوامان هەیە. یەکێک کرا بە سەرۆکی ئەم لیژنەیە کە محاسبێکی ئینگلیزی بوو. یەکەم بوجەیان دانا 100 ملیۆن ئەو کاتە 100 ملیۆن دیناریان دانا بۆ گەشەکردنی ئابووری. لەم 100 ملیۆنە 80 ملیۆنیان دانا بۆ ئەوەی خانوو بۆ زواتەکان دروست بکەن. ئەمە نمونەیەکە بۆ ئەوەی کە هەرچیەک بەکارێنا زۆربەی بۆ جێش بەکارێنێ. ئیتر خۆ مصر بۆن منە جێشێک بۆ هیچ شەڕێکی نەبردوێتەوە 650,000 ئێستا کە سەربازی هەیە. سووریا لە کاتی سەرەڵدانی شەڕەکە 450,000 بوو. عێراق جێشێکی ملیۆنی هەبوو. لیبیا بە هەمان شێوە بۆ ساڵایەک 40-50 ساڵ لە کاتی جەمال عەبد ناسرەوە بە ناوی شۆڕژگێڕێتی و شەڕی سەهیۆنیەت و شەڕی ئیستعمارەوە سەرکوتی خەڵکیان کرد، هەر کەسێکیش وتی نا کوشتیان و بڕیان و سزدیان کرد. ئەمە بۆ ناوچەکە بوو بە لەعنەتێکی زۆر خراپ. لەلایەکی تر لە ڕووی کەڵتوریەوە کەڵتوری ئاینی زاڵ من هەرچەندە زۆر نووسەرەیاڵن ئاین تەسیری یعنی کار ناکە لەسەر گەشەکردنی ئابووری. یەکێک لەو نمونانەی لەم کتێبە هاتووە ئەڵێن لە پێشاکە ڕۆژهڵاتی ئاسیا کە گەشەی ناکرد خەڵکەویت ئەمە مەسەلەی دینی کۆنفیوشیزم ناهێڵە گەشەکردنی ئابووری چونکە ڕێگە خۆش ناکە بووە. بەڵام ئێستاکە کە بووە ئەڵێن نەخێر ئاینەکە ڕێگە خۆشەکە، ئەڵێن لەبەرەوەم ئاین فاکتەر نییە. بەڵام من لەو بڕایم ئاین فاکتەرە چونکە لە عەقڵیەت و فەلسەفەی ئیسلامە بە شێوەیەکی گشتی ئەمان خۆیان زۆر بەزاڵتر بە سەر خەڵکارن، بە عاقڵتر بە باشتر ئەبینن بەسەر وڵاتە ئەوروپیەکانە. ئێستاش ئەبین لە ڕووی ئەمەلیەوە لە مەغریبەوە تاکو پاکستان کە وڵاتی ئیسلامین وڵاتێکی پێشکەوتوویتیان نییە. بۆ نمونە لە هەمان کاتە پاکستان و هند بەشی یەک وڵاتێک بوون لە یەک وڵاتێکا بوون کە جیابوونەتەوە هند بەرەو پێشکەوتنی ئابووریە چێت وڵاتێکی دیموکراسی لە کۆمەڵی ڕووە زۆر وڵاتێکی جێگیرە بەڵام پاکستان تاکو ئێستاکە دەسەڵاتی نییە تەنانەت بەسەر پایتەختی وڵاتیشە. هۆکارەکەی یەکێک لە هۆکارەکان بەڕێی من ئاینە هەموو هۆکارێک نییە بەڵام تەسیر دانێ لەسەر گەشەکردنی کۆمەڵایەتی و ئابووری. دۆزینەوەی نەوت و گازێکی زۆر ڕێگەی خۆش کرد لە وڵاتانی هەموو ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕێگەی دروست کرد بۆ حکوومەتیەوەی کە پێڵن حکوومەتی ڕێیعی. حکوومەتی ڕێئی پارێکی زۆری دەستکەوت بەلاش زۆر بە ئاسانی تر پێویستی بە گەشەکردنی کەتەکانی تری ئابووری نییە. زۆر قسە لەسەر ئەمە کراوە پێویست ناکە من زیاتری لەسەر بڵێم. لە هەمان کاتە خاڵی دەستپێک لە مەسەلەی گەشەکردنی ئابووریا زۆر گرنگە
خاڵی دەستپێک لە زۆر وڵاتە تۆ ئەگەر وڵاتێک زۆربەی خەڵکەکەی ڕەوەند بن یا زۆر هەمویان لە لادێنشین و دواکەوت و نەخوێنەوار بنەوە خاڵی دەستپێکە ئایا ئەمان ڕێگە خۆشەکە بۆی لە ماوەی 10 ساڵە گەشەکردنی ئابووری بێ من لەو بڕایم خاڵی دەستپێک لە وڵاتانی ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەبار نەبوو بۆ گەشەکردنی ئابووری لە 50کان و 60کانە من شتم لەسەر مسر خوێندوێتەوە کە باسەکە ئەڵێ فەلاحین لە مسرە قەت ئەوە نەبوون خەڵکی ئینتەلەکچۆڵ و خوێنەوارن تا دروست بێ ئیلا خەڵکی عەسکەری بۆیە ئەمان ڕێیان خۆش کرد بۆی کولێ عەسکەری دروست بکەن نمونەشێنەوە جەمال عەبدناسر لە فەلاحینەوە بوو بە جەنڕاڵ و هاتیش مامەرەی کرد و ئینقلابی کرد و هاتە سەر حکوم لە عێراقا بۆن منە لە ساڵەکانی چلەکان و پەنجاکانە عەلیوەردی باسیواکە کەڵتوری زاڵ کەڵتوری بەدەوی بوو ئەوە خاڵێکی دەستپێکەری زۆر زۆر خراپە یەکێک لە کێشەکانی حکوومەتی عوسمانلیش لە ڕاستیەکایە پێشەوەی ئینگلیز بێتێرە نیشتەجێکردنی بەدۆکان بوو لە عێراقا بەتابەتی لە خوارێەکە لە کوردستانشە جافەکان و ڕەوەندەکان هەنێ ڕەوەندی ئێستاکە ماوە بەڵام کاتی خۆی کەڵتوری زاڵ لە کوردستانە لە سەرەتای سەدەی پێشووە کەڵتوری زیاتر ڕەوەند و بەدوو بوو لە زۆربەی وڵاتانە سەرجەم ئەم هۆکارانە لە هەموو وڵاتانی ناوچەیە زیاتر زاڵبوونی دام و دەستگای ئێکستراکتیڤ دەرهێنەر لە ناوچەکە زاڵ بوو و تاکو ئێستاکەش ئەم وڵاتانە نەیانتوانیوە زاڵ بن بەسەر ئەم شێوە دام و دەستگایە ململانێکی یەکجار زۆر هەیە یەکێک لەو دیاردانەی کە ئێمە بیانەوەی کە پێڵن بەهاری عەرەبی کە بەبار نەگەڕایەوە هەوڵدانێک بوو بۆ ئەوەی دام و دەستگاکان لە دام و دەستگای دەرهێنەر و ئەوەی کە سەروەت و سامانی وڵات بۆ توێژێکی تایبەتی کۆمەڵایەتی هەوڵدانێک بوو هەوڵدانێکی زۆر زۆر جدیش بوو بەڵام زۆر بەداخەوە لەوە ناچێ سەریگرت بێت ئاخرەکەی ئەوەیە کە ئێستاکە ئێمە لە لیبیا و لە سووریایی بینین کە وڵاتەکان زۆر لە جاران شکست خواردتر من تەنها یەک شتێکی زۆر گرنگ هەیە کە ئێمەش تا ڕادەیەکگرێتەوە ئەجەمەغڵۆ و ڕۆبنسن باسی وایە نەڵ وڵاتانی شەرقی ئەوساد ئەگەر نەوتی لێ دەرکەی هەرمویان شکست خواردوون ئەڵەن ئێستاکە هەنێک لە خزمەت گوزاریە گشتەکان و مەسلەی ئەمن و ئاسایش لەنێ جێگا بەرقەرارە هۆکارەکەیەوەیە پارەیەکی زۆری نەوتەیە نەوتی لێ دەرکەی هەمویان شکست خواردوون چەندێک ئەوە ئێمە شەگرێتەوە ئەوە پێویستی بە سەرنجدان و تیاڕامان هەیە من لەبارەی کوردستانەوە شتێکی زۆر کەمەڵێم ئەوەیە کە هەرچەندە کوردستان وڵاتی سەربەخۆ نییە لە ڕاستیەکەیە و ناشتوانرێ بە وڵاتی شکست خواردوو ناو ببرێ بەڵام لە ژێرخانی ئابووری و سیستەمی سیاسی و کۆمەڵایەتیە خانایی هەیە لەگەڵ وڵاتانی ترە بۆ نمونە ئێمە پشتبەستن بە داهاتی نەوت هەروەکو وڵاتە نەوتیەکانی ترواین سیستەمە سیاسیەکەمان تا ڕادەیەک خانایەک هەیە بە وڵاتانی ئەم دەوروبەرە بەڵام ئەمن و ئاسایشەیە کۆمەڵشتی تر هەیە بەیسکی خزمەت گوزاریە گشتەکان هەیە لە کوردستانە دابین کراوە ئەلبەتە بە کەم و کوڕێکی زۆریشەوە بەڵام تاکو ئێستاکە تۆ ناتوانانی بەراوردی کوردستان بە ئەفغانستان بە پاکستان بە سۆمال بۆ نمونە بە سوودان بە وڵاتانە بکەیت بەڵام کۆمەڵی پرسیار هەیە لەبارەی تایبەتمەندیەکانی وڵاتی شکست خواردەوە بەڕێی من پێویستی بە تیاڕامان و قسەکردن و هەڵوێستا هەیە یەکیانەوەیە حکوومەتی کوردستان ئایا ئەمە تایبەتمەندیەکانی وڵاتی شکستە ئایا دەسەڵاتی بەسەر هەموو ناوچەکانی هەیە ئایا دەسەڵاتی یاسایی بەهێزە دادگا سربەخۆیە ئایا توانای دابینکردنی خزمەت گوزاریە گشتەکان هەیە حکوومەتی کوردستان ئایا توانای هەڵسوکەوتی لەگەڵ وڵاتانی دەوروبەرە هەیە وەکو وڵاتێکی نیمچە سربەخۆ بۆ منە وڵاتانی دراوسێ یا وڵاتەکانی جیهانە هەیە ئایا ئەرکەکانی حکوومەت بە شێوازی ئینستیتیوشن بە شێوازی دام و دەستگایی دەبرێن بەڕێوە ئاخرەکەیەوەیە سەرجەمی ئەم پرسیارانە پێویستیان بە مناقەشەیە من وەڵامی ئەم پرسیارانە هێڵمەوە بۆ ئەوەی کە بوارەوە سەرنجی ئێوەی بەڕێز ڕاکێشم بۆ ئەمانە ئەتوانین جگە لەمانە هەرچی پرسیارێکتان هەبێ بەسەر چاو زۆر زۆر سپاس بۆ گوێگرتنتان.